گرژی و ئەڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکا چووەتە قۆناغێکی مەترسیدار ڕەنگە گڕی ئەو ئاگرا بە خێرایی لە ناوچەکە تەشەنە بسەنێت لە ئەگەری مامەڵە نەکردنێکی حەکیمانەی سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ دۆخەکە پێدەچێت پڕشی ئاگرەکە هەرێمی کوردستانیش بگرێتەوە. لەوەتەی سەدام ڕووخاو ئەم حکوومەتە ڕووبووچانە هاتبن سەرۆکەم خۆیان سیادیان نەبوو. دکتۆر محەممەد عوسمان سیاسەتمەداری کوردیش ئامۆژگاری سەرکردایەتی سیاسی کورد دەکات لەو ململانەی نێوان ئێران و ئەمریکا لایەنگیری هیچ کامیان نەکات ئەگەرنا بەزیان بەسەر کورد و قەوارەی هەرێمی کوردستان دەشکێتەوە. بەنسبەت هەریمیشەوە شتێکی ناخۆشە چکە هەریمی کوردستان لە دوو لاوەزارەکە لایەکەوە ئەوەی کە ئێمە کێشەکانمان هەمووی لە بەغایە ئەمە موچەیە بودجەیە سەوچ لە پێشمەرگەیە نەوت و غازە هیچیشی هەن نەبووە تا ئێستا بە تەواوی ئەوە تەبەن کێشەیەکی گەورەیە بۆ ئێمە دووەمینیش ئێمە لەگە ئێران حدودێکی زۆر درێژمانەیە ناتوانین تۆ دژایەتی ئێران بکەی بە کەفی خۆت تەوان و لەو لاشەو لەگە ئەمریکا علاقاتی زۆرت هەیە طبیعی وەک بنکەیەکی یان دیێرەوە ئەچن بۆ سووریا ئەچن بۆ ئەوێن ئەڕۆین لەبەرەوە بەلانس چۆن ڕاگری لە بینی ئەو دووە ئەوەش زەحمەتە چونکە کەوا تند بوو لێشیان داوانە بەڵانسەکەش بەنسبە هەریمی کوردستان زەحمە دەبێت تەبان چکە بێ مڕاعەتی هەردوو لا بکە لەبەرەوە بۆ هەریمیش خراپە و هەرێمیش ئەوە ئەزانەیە قسە کراوە مەسەن دوێنێ سەرک وەزیران قسەی لەگە پۆمپیۆ کردووە لەو بارەیەوە سەرۆکی هەرێم بەیانێکی دەرکردووە داواکە هەردوو لە مڕاعەتی عێراق بکەن شەڕ لەسەر ئەرزی عێراق نەبێ ئەو شتانە هەیە تەبان بەڵام لە عینی وەختیشە بە قەناعەتی من بتەوێنێتەوێ دەبێ هەرێمی کوردستان هەڵویستی چی بێ لەگەڵ بەغا بشاوەرە بکەن لەگەڵ یەک چووە ئەمە شتێکی خارجیە عەلاقەی بە سیادە و بەسایری خارجی هەیە لەو شتە خارجیانە عادەتەن هەریم و بەغا یەک هەڵویستیان هەیە بەیەکەوە بن خاستە ئێستا عەلاقەیان باشە ئەجا ئایا چیەکەن چۆنەکە دەبێت چاوەڕوانەکەم بزان بەغا چیەکە. بەوەی هەبوونی سەربازگە و سەربازێکی زۆری ئەمریکیەکان لە هەرێمی کوردستان ئێستا ئەمریکیەکان کوردستان بە ماڵی خۆیان دەزانن بۆیە پێشبینی دەکرێت لە ئەگەری تەشەنەسەندنی ئاگرەکە ئەمریکا کورد و پێشمەرگە بەبێ ویستی خۆیان بکاتە یاریزانێک لەو یاریەی کە دەستی پێکردووە لە معادلەکە بەس تەڕەفێکە بۆ بەکارهێنانە. بە بۆچوونی دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ توێژینەوە و دیراساتی استراتیژی کورد بەبێ مەرز نابێت ببێتە یاریزانێک لە بەرژەوەندی ئەمریکا لە یاریەکەدا. ئیستیشارەی کورد ناکە بەڵکو کوردستان بەکاربێنێ وەکو ئەمر واقع بۆ نمونەکە کە سەفارەکەیان کەوتە مەترسیەوە دیپلۆماتەکانیان و چی بەڵگەنامەیان دۆکیومنتیان هەیە هەمویان هێنایە کوردستان اینجا وەکو دیارە ئەگەری ئەو شڕی ڕاستەوخۆ ببێ لە بینی ئەمریکیەکان و ئێرانیەکان لە بەغدا ئەوەی ئەگەری هەیە هەرێم بەکاربێنرێت پێشمەرگە بەکاربێنرێت وەکو 2003 طبعا بە بۆچوونی من وەکو خودی شخصی خۆم وای بینم باشترە کورد بێ موقف بێت و محاولە بکات چاوەڕێ بکات بۆ کۆتاییەکانی ئەو ململانیە اینجا بچێتە ناو شەڕەوە بەس بەڵام بەداخەوە ئەڵێم ئەمە پێی ناچێ وابێت هەرێم لەژێر فشاری ئەمریکایە ئەمریکا قەواعدی عسکەری هەیە لێرە و ئەمەش مەترسێکی زۆر گەورەیە چونکە لەو 2 ساڵەی ڕابردوودا سەرکردەکانی سوپای پاسدارانی ئێرانی زۆر بە ڕاشکاوە وتیان ئێمە لە هەرچۆ لێ بدرین لەو شوێنە ئەدەین پێی ئەچێ یعنی هەرێم بەشێک بێت بە حەز و بە ناحەزی خۆی بچێتە ناو ئەو ململانیەوە و هەرێمی کوردستانش بکەوێتە ژێر مەترسی موشک و لێدانی ئێرانیەکان. ئێستا ئەمریکا و ئێران لە هەوڵی بەردەوامدانە بۆ ئەوەی ئەگەر شەڕ لە نێوانیان ڕوویدا لە خاچی خۆیان دووری بخەنەوە و لە عێراق ئەو شەڕە بکرێت لایەنە عێراقیەکانیش بە وەکالەت جەنگەکەیان بۆ بکەن بۆیە هەردوو لایەن دەیانەوێت زۆرترین پاڵپشتی لایەنە عێراقیەکان بەدەست بهێنن کوردیش تا ئێستا تەنها تەماشاکەر بووە و پشتگیری هیچ لایەنێکی نەکردووە بە بڕوای چاودێرانیش ئەگەر کورد هەر لەسەر ئەو سیاسەتەی بەردەوام بێت بە قازانج بۆی دەشکێتەوە چونکە سیاسەتێکی ژیرانەیە.
وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر